لە یاریەکانی هەفتەی 20 و کۆتایی خولی خوار 19 ساڵانی عێراق تیپی لاوانیانەی هەولێر لەسەر یاریگای دووەمیان پێشوازیان لە یانەی فەهد کرد. لا نیوە یەکەم لاوەکانی هەولێر بە ئاستێکی بەرز دەرکەوتن و توانیان 3 گۆڵ لە تیپی میوان تۆمار بکەن. گۆڵەکانیش هەریەکە لە ناسر عەبدولباری و ئیبراهیم حەمەد و هێژا خۆشناو لە خولەکەکانی 2 21 و 41 تۆمارکران. نیوە یەکەم بە 3 گۆڵی پاک بە سوودی کوڕانی خاوەن ماڵ تەواو بوو. لە نیوەی دووەم لاوەکانی شاری قەڵاو منارە زیاتر سوودیان لە دەرفەتەکان بینی و توانیان 5 گۆڵی دیکە بخەنە سەر ڕێژەی گۆڵەکانیان و ئەنجامەکە بکەنە 8 گۆڵی بێوەڵام. گۆڵەکان ئیبراهیم حەمەد و هێژا خۆشناو و یوسف کاروان و عەلی شێرزاد و ڕاستی ڕەشاد تۆماریان کردن. لە خولەکەکانی 48 و 57 و 66 و 72 85 دوای تۆمارکردنی گۆڵی هەشتم لەلایەن یانەی هەولێرەوە یاریزانانی یانەی فەهد پاشەکشەیان کرد و لە یاریەکە هاتنە دەرەوە. یاری بە 8 گۆڵی پاک بە سوودی تیپی لاوانی یانەی هەولێر کۆتایی هات. باز بۆ خۆیارێکی باشمان کرد توانیمان 8 گۆل بکەین و بەیەکەم بەسەرکەوین. ئینشەڵڵا لە جەولەی داهات و لە قۆناغی 16 ئامانجمان بەرزترەوە ئێمە ئامانجمان کاسەکەی ئینشەڵڵا کاسەکەش دێنینەوە هەولێر ئینشەڵڵا. الحەمدوللا سوپاس بۆ سەرپەرشتیاری دەستەی کارجێڕی و هەندێرانی خۆشەویستیانە گشت یاریزانەکان کە توانیمان بە پلەیەکەم سەرکەوینە الحەمدوللا ئەوە هەموو شتێک فەزلی خۆیە. زۆر سوپاس بۆ خۆی گەورە. بەس بە یەکەم بی یعنی لە دەورەکە یەکەم بی گرنگ پێڕاگەیانی سێ چار یاریزانی باش بی لۆخەتی یەکەم ئەوە لە هەموو پاڵانتەکان شتێکی گرنگترە لە نازناوەکەی بەڕای خۆم گرنگترە کە سێ چار لاعیب لە تازە پێگەیشتوان بێتە شەبابی لە شەبابی بستە خەتێک ئەو لایمەوەیە ئینشەڵڵا لە قۆناغی 16 بە باشترین شێوە خۆمان ئامادە دەکەین. یعنی جارێ دیاری نییە لە چێن دەردەڕوە لە چما حافزەش دەڕوە بەس ئینشەڵڵا باشترین شێوە خۆمان ئامادە دەکەین و دڵیان دەرانی یانەی هەولێر خۆش دەکەین ئینشەڵڵا. سوپاس لێوەش کام یاریەکان ئامادە بوونە بەڕاستی دەستخۆشتانی دەکەم کە لە ئەم فیات عمریەکان جیاوازی ناکەن دەستان خۆشببی کە بەبێت جیاوازی کار دەکەن. بەم سەرکەوتنە تیپی خوار 19 ساڵان یانەی هەولێر بە کۆکردنەوەی 36 خاڵ لە 20 یاری و با پێشەنجی کۆمەڵەکەیان گەیشتە قۆناغی 16 خولەکە. فەهدیش بە تەنها 11 خاڵ و پلەی شەشەم و کۆتایی کۆمەڵەکەی ماڵ ئاوایی لە ڕکابەریەکان کرد. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.